لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەکە. دکتۆر بەر لەوەی بچینە سەر ڕەوشی عێراق وەرێمی کوردستان و حکمڕانی لە هەرێمی کوردستان، حەزەکەم ڕۆیای تۆ بزانم لەسەر ئەو پرۆژە یاسایی کە ئێستا پەرلەمانی تورکیا لە کۆبوونەوەدایە پەیوەست بە پرسی ئاشتی. هەندێک دەڵێن یان هیچ یان هەمووی، هەندێک دەڵێن ئەمە ئاش بەتاڵە و نابوو قوبوڵ بکرا، هەندێکیش دەڵێن نا لە واقعی کە هەیە هەر ئەوەندە بەدی دێت. ڕوئیای تۆ چییە؟ ڕوانینی تۆ چییە؟ بەناوی خۆی گەورە کاک ڕانکۆسڵاو لە جەناب و بینەرانی بەڕێزی کورتسات، لە ڕاستیە سەبارەت بە خەباتی کورد لە ناوچە جیاوازەکانی کوردستان، ئێمە وەکو هەرێمی کوردستان و وەکو باشووری کوردستان پێویست دەکات ڕێز لە ینی هەر بڕیارێک بگرین کە هێزە سیاسیەکانی هەر پارچێک لە کوردستان ئەیگرن سەبارەت بە هەر چارەسەرێک کە خۆیان پێی ڕازیە بن و پێویست دەکات پشتیوانیان بکەین. یعنی ئەوان خۆیان خاوەنی بڕیاری سەرەکین لەوەی کە دۆخی خۆیان لەو ناوچانە لەو ناوچەی کە ئەوان تیایان لەو پارچەی کوردستان کە ئەوان تیان چییە خوازێ و پێویست دەکات ئێمە پشتیوانیان بکەین و ئەوە بۆ هەرێمی کوردستانی ڕاستە. پێویست دەکات هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان هێز ینی ڕێز لە خیاری خەڵکی کوردستان و باشووری کوردستان بگرن لە هەر چوارچەوەیە کە هەیە و ڕێز لەو ینی خۆڕێبەرەیە کە ئێمە لە چوارچەوەی هەرێمی کوردستان و فدرالی کە هەمانە ڕێزی لێ بگرن. سەبارەت بۆی باکووری کوردستانیش لە ڕاستیە باشترین شت لە سەردەمی ئەم ڕۆمانە خەباتی ئاشتی خوازانەیە بۆ هێنانەکایی ئەو مافانەی کە مافی گەلی کوردن لە چوارچەوەی ئەو دەوڵەتانی کە تایە ئاژین. سەردەمەکان گۆڕانکاری گەورەیان بەسەرا هاتووە و پێویست دەکات لەگەڵ هەموو سەردەمێکیشە جۆری خەباتی خۆت گۆڕانکاری بەسەرا بێنی. ئێستا لە چوارچەوەی دەوڵەتی تورکیایە لە ڕاستیە هێزێکی کاریگەری وەکو دەمپارتی هەیە کە پێشووتر ینی ئەوە ئەتوانین بڵێن وەریسی هەدەپ و ئەو هێزە سیاسیانە بۆ کە لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا ئێستا خەباتەکەن و لە پەرلەمانی تورکیا فراکسیۆنێکی بەهێزیان هەیە وەکرێ لەو ڕێگایەوە خەباتی خۆیان درێژە پێبن و مادەم ئەوە خیاری خۆیانە. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چەند جارێک پەیامی ئاشتی خوازانەی بڵاو کردوێتەوە. زۆر گرنگە کە ئێمە ڕێز لەوە بگرین و لە جاتی تانە و تەشەر و ناتۆرە و هەندێک شت کە باسەکرێ پشتیوانیان بکەین بۆ ئەوەی هەرچی زیاتر بتوانن ئەو مافانەی کە ئەیانەوێت لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا بەدەستی بێن بەدەستی بێن. دکتۆر بڕات بە خەباتی چەکداری هەیە هەم لە باکووری کوردستان لە پارچەکانی دیکە زۆر زار لێرە لە هەرێمی کوردستان هەندێک کەس ینی ئەم بەم ئاوازە قسە دەکەن هیچ حەلێک نەماوە و دەبێت خەباتی چەکداری و ئەو بابەتانە دەست پێ بکە. بڕات بەو خەباتە هەیە؟ بەدڵنیاییەوە نەخێر و ئەمە لە ئەنجامی لێکۆڕینەوە لە کۆی خەباتی خۆمان بە تایبەتی خەباتی کورد لە باشووری کوردستان و تەنانەت لە پارچەکانی تریش ئەمە ئاڵێم لە ڕاستیە بە تایبەتی لە قۆناغی ئێستامانە خەباتی ئاشتی خوازانە چ لە چوارچەوەی دەوڵەتی عێراق بۆ بەدەستهێنانی مافەکانمان و خەباتی گەلی کورد لە هەر پارچەیەکی تری کوردستان من بڕوام وایە ئەکرێ بە شێوازی ئاشتیانە بە شێوازی مەدەنیانە ینی دیفاعی لێ بکرێ و تەنانەت لە چوارچێوەی خەباتی مەدەنی بۆ هێنانەکایی گۆڕانکاری لە چوارچێوەی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستانیش هەردیسانەوە من بڕوام وایە کە پێویستمان بە توندوتیژی نییە. توندوتیژی بە نەتیجەمان ناگەیەنێ، خەباتی چەکداری بە نەتیجەمان ناگەیەنێ، بەڵکۆمان خاتە ناو بازنەیەکی داخراوەوە کە هەمیشە خۆمان دووبارەکەینەوە. یعنی بۆ نمونە ئێستا لە ینی هەر خەباتێکی چەکداری بکرێت بۆ هێنانەکایی گۆڕانکاری لە چوارچێوەی هەرێمی کوردستانیش جارێکی تر شرعەتێکی شۆڕژگەڕی دروستە بێتەوە کۆ شرعەتە شۆڕژگەڕی کە تا بە ئێستا دەستی پێوە گیراوە و بۆتە لەمپەر لە پێناوی لە بەردەم دموکراسی لە هەرێمی کوردستان لە بەردەم بەدامەزراوەیی کردنی حکم لە هەرێمی کوردستان لە بەردەم پاراستنی ماف و
ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان ئەو شەرعیەتە شۆڕژگەڕیە ئەو کاتە من کۆمەڵە خەڵکی تریان دیسانەوە ئاڵێن وەڵای ئەمە بە خوێن گرتومانە بۆیە ئەبێ ئێمە حکومکەین جە بۆیە بۆ ئەوەی نەچین بۆ ئەو باز نەداخراوە پێویستمان بەوەیە خەباتی مەدەنی درێژە پێ بدەین سەرباری ئەوەی خەباتی مەدەنی دوور و درێژتر و یعنی بەرهەمەکەی درەنگترە گاتە مانزڵ بەڵام ئەوە خەباتی هەموو گەلانی دنیا ئەوەی سەلماندووە کە ئەوە لە دوجارە هەر بە نەتیجە ئاگات. باشە دکتۆر هەندێک بێهیوا بوون لە خەباتی مەدەنیە گەر بڕاشیان بە خەباتی چەکداری نەبێ پێیان وایە کە دەرەنجامی نابێ بڕادوایە دەرەنجامی نابێ یانەوە بێهیوایی کە خەڵگەیەتی زۆر جار دەوترێ ئەو هەموو قەیرانە هەیە بەڵام خەڵک بێدەنگە تەنانە دامادەنیە لەسەر پێویستیەکانی ڕۆژانی خۆی بێتە جواب لانی کەم خۆی مناڵێن حکومت بڕوخێنێ و دامەزراوەکەن بەڵام لانی کەم دەنگێ گەڵبڕێ ئەو بێدەنگیە لە چێوە سەرچاوی گردووە بڕوانە بوونە بە خەباتی مەدەنی یان بێهیوا بوونە خۆی سەردەمێکی بێهیوایی زۆر هەیە کاک ڕانکۆ جەناب تزانیت یعنی ئێستا بە تایبەتی لە دۆخی ئێستا بێهیواییەکی زۆر لە لای خەڵکی کوردستان هەیە لە ئەنجامی هەموو ئەو ناومێدیانی کە لە قۆناغی ڕابردوو هات نەکایەوە و خەڵک بڕوای بەوە بوو کە ڕەنگە لە شەو ڕۆژەکە گۆڕانکاری بێتە دی کە ئەوە نهاتۆتە دی ئیتر ناومێدیەکی گەورە باڵی بەسەر خەڵکا کێشاوە بەڵام ئەمە کورتمەودایە خەباتی گەلان ناوەستێ و گەلانی زیندوو هەمیشە یعنی خۆیان تازاکەنەوە و بە شێوە بە فۆرمی جیاواز هەوڵی هێنانەکایی گۆڕانکاریەدەن و ئەمە لە مێژووی تری گەلانیشە دووبارە بۆتەوە سەردەمی ناومێدی هەبووە دوایی سەر لە نوێ ئومێد ژیاوەتەوە و خەڵک جارێکی تر زیندوێتی بۆ گەڕاوەتەوە و ڕەنگە هەندێک ڕوودا و لە دەوروبەریشمان ڕوو بدەن کە دیسانەوە تەخزەی ئەمە بکەن من یعنی نمونەیەک بۆ جەناب تێنمەوە کە من ئەو کاتانە مناڵتر بووم ینی لە هینا بووم لە ناوەندی بووم لە سەردەمی ئەمفال و دوای کیمیابارانی هەڵەبجەوەوانە سەردەمێکی ناومێدی ئێجگار ترسناک بوو بۆ هەمومان بەڵام ئەبینین هەندێک ڕوودا و ڕوویاندا کە خەڵکی کوردستان دەرفەتیەوەی بۆ ڕەخسا یعنی فدرالی بوو ینی دەسەڵاتێکی فدرالی بۆ خۆی دروستکە بۆیە ئەمە وا ئەزانم زوو تێپەڕە ئەوەش بزانین کە خەڵکیش لەوە هوشیارە کە کۆی دۆخی ناوچەکەش بە قۆناغێکی زۆر هەستیارە تێئەپەڕێ بۆیە ڕەنگە ئەم بێدەنگیە بەشێکیشی پەیوەندی بەوە هەبێت کە خەڵکە زانێ ئێستا دۆخێکی ناسەقامگیر لە کۆی ئەم ناوچەیە هەیە و نازانێ ئەگەر هەر جوڵێ بکە دەرەنجامی جوڵەکەی بەکوێیەکە ینی خەڵک ترسی هەیە ئەوەشی هەیەی لە دەستی بچێ دکتۆر بەدڵنیاییەوە بەڵێ خەڵک هەم ناومێدیەکە هەیە ئەبێەوە بزانین و لە هەمان کاتیشە ڕەنگە خەڵکێک هەیە چاوەڕێی فریاد ڕەسێکە بێ هەموو شتێکی بۆ بگۆڕێ کە بەڕاستی فریاد ڕەسێک لە ئارایە نییە و پێویستە کات خەڵک لە پێناوی خۆی لە پێناوی مافەکانیە بجەنگێ و لە هەمان کاتیشە بەشێکی خەڵکیش ترسی ئەویان هەیە کە هەموو ئەوەی لە ڕابردووش کاریان بۆ کردووە لە دەست بشێ بۆیە ڕەنگە بەشێکی ئەو بێدەنگێش بێدەنگیەکی وشارانە بێ لەم کاتی ئێستاە کە جەنگ هەموو ئەم ناوچەیە تەنیوە. باشە دکتۆر زۆر جار باز لە دەستدانی خەوارەکە وەرێمەکە و ئەوە دەکەین هەر لە چوارچێوەی مەترسیەوە کە تۆ باست کرد ئێمام دۆخەی کە بە دەستمانێناوە خەبات و قوربانیدانی زۆری ویستەوە خۆت باست لەوە کرد هیچ مەترسیەکی لەسرە ئێستا مەترسیەکی واقعی لەسەر سیستەمە فیدرالیەکەمان هەیە بەدڵنیاییەوە بەڵێ بۆچی بەڵێ لەبەرەوەی ئێمە لاوازین لە هەرێمی کوردستان لە ناوخۆ لاوازە شەرعیەتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە ئاستێکی ئێژگار مەترسیدارایە ئەوە خۆتەزانی هەموو دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پەکیان کەوتووە ئەو پەرلەمانە کار ناکات کاریش بکات پەرلەمانێکی ڕووکەشە ئەوە حکوومەتە کار ناکە حکوومەتێکی کاربڕێکەرەوە ئەگەر کاریش بکات دیسانەوە حکوومەتێکی ڕووکەشە دەسەڵاتی ئەمری واقع لە هەرێمی کوردستانە زاڵترە ئەوە دامەزراوی دادوەریشە بە هەمان شێوە پەکی کەوتووە لە ژێر ڕەحمەتی دەسەڵاتی حیزبیایە بۆیە ئەمە سەبارەت بە حکومڕانی لە هەرێمی کوردستان سەبارەت بە هێز و توانایی هەرێمی کوردستانیش لە ڕووی ئابوووریەوە ئەوە تایەوە خۆتانەزانن ئەوە لە بەغاو موچەنەیە کە ئێستا عراقیش خۆی لە دۆخێکی خراپای ڕەنگە باسی بکەین
ئەوە دۆخی یعنی لە ڕووی ئابوووریە و بەو شێوەیە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ سامانی سروشتیە بزانە چه فەشەلێکی گەورەی هێناوە حکومڕانی لە هەرێمی کوردستانە یعنی سەیری کە سامانی سروشتی هەرێمی کوردستان دەستی بۆ برا لە باتیەوەی ببێتەوەی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بۆیە هۆی نقمەتێکی زۆر گەورە بۆیە هۆی هێنانەکایی ملیارات دۆلار قەرز بۆ سەر خەڵکی کوردستان بزانە چەند بە ناشارەزایی ئیداری ئەو مەلەفەیاندا ئەوە تا بزانە ئەوەی سە قەیرانی سوتەمەنی و قەیرانی بنزین دروست بووە لە هەرێمی کوردستانە نەوت و گازی هەرێمی کوردستان دەرەهێنرێ بەڵام نەگاز هەیە نەغازی سروشتی هەیە نەبنزین هەیە خەڵکەوە تا بێ بە نرخێکی گران بیکڕێ ئەمە دەرەنجامی نەشارەزایی و نەتوانایی ئەوەیە من ئەو بۆ یعنی لەم بەرنامەی جەناب تا با ئێستا لەم شتێک ئەڵێم کە تا ئێستا نەموتووە لە ڕاستیە سەیریکەن مەلەفی غازیشان چەند بەش ناشارەزایی ئیدارەدا و ئەوە تا ئەوە سەدانە غاز ڕۆشتووە لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەوتووە هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئاگامان لێی نییە و غازیش ئەوە مەلەفی غازە بەو شێوەیە هەر کاتێک مەترسیەک دروستە بێ داناغاز ئینتاجی نەوت عفو ئینتاجی غاز ڕاگرێت کارەبا لە هەرێمی کوردستانە ئەکوژێتەوە بەڵام بڕۆن سەیری قازانجەکانیان بکەن لەم کاتەیە کە شەڕە لەم 6 مانگەیە لەم 2026 دانەغاز زیاتر لە هەموو ساڵی 2025 دەستکەوتووە ئەمە لە ئەنجامی چیەوەیە لە ئەنجامی ئەو ناتواناییە کە لە ئیدارەدانی ئەمە لەفەیە کراوە کە لە ڕاستیە ئەو عقدەی ئاشتی هەورامی کاتی خۆی خۆ بە ئەم قسەیە تەواوکەم بە ئەم قسەیە تەواوکەم کە ئەمە گرنگە ئەو عقدەی ئاشتی هەورامی لەگەڵ داناغاز کردوێتی لە ڕاستیە باتڵە زۆر بە ناشارەزایی کراوە بەڵام لە هەمان کاتیشە لە ڕووی دەستوریەوە ئەو عقدە باتڵە ئەو حەقلەی کە ئەو عقدەی لەسەر کراوە حەقلێکە کێڵگەیەکە کە کە لە سەردەمی ڕژێمی پێشوو بوونی هەبووە لە کاتی نووسینی دەستورە بوونی هەبووە و ئیدارەدانی ئەو حەقلە ئەو کێڵگەیە بە پێی دەستور بە پێی مادەی 112 یەکەم ئەبوو بە شێوەیەکی هاوبەش بێ لە نێوان حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێم و پارێزگای بەرهەمێن کە پارێزگای سلێمانیە ئەو عقدە بەبێ ئاگداری حکوومەتی اتحادی بەبێ ئاگداری حکوومەتی خۆجێی سلێمانیش کە بەپێی دەستورە بوو شەریک بێت لە ئیدارەدانی ئەو حەقلە کراوە لە ئەنجامی ئەمە ئەو عقدەی کە کراوە لەگەڵ داناغاز کە عقدێکی زۆر خراپە خۆشیان دوایی زانیان عقدێکی زۆر خراپیان کردووە ویستیان ڕاستی کەنەوە 2 ملیار دۆلاری تریان هێنا بەسەر خەڵکی کوردستانە ئەو عقدە باتڵە و پێویستە کات پێداچوونەوەی بۆ بکرێ وم یعنی ئەمە باشە دکتۆرمونەیە کە ئیدارەدانی ئەو دکتۆرە مەقدەیەسە نەکراوە وەختی خۆی کە باتڵ ئەم عقدە خۆیسە نەکراوە وەختی خۆی کە باتڵ بۆ لە سەردەمی ئاشتی هەورامی ڕەحمەتیە بار وا بڵێن بێگومان چونکە هەندێک قسەی دەکرد بۆ و کاتە دەبوو بە مای ڕەخنە بەڵام دەرکەوت واقع بوو یەکێ لەو قسانەوەی 1 ملیۆن بەرمیل نەوتیش بنێرینە دەرەوە ئێمە هەر نەوت گرانتر دەبێەوەرەوە دۆخمان دەبێت چونکە بەڵام ئەو کاتێمە کرمان بە زەجا دەڵم ئێمە مەبەستم شەقام دەرکەوت ینی وا بوو قسەکە لەسەرەوەیە مەقدە ئەو کاتە کراوە بۆ ڕێگەی یاسایی لێ نەگیرە مەسەلەن بۆ ئەو کاتە باز لەوە نەکراکە مەقدە باتڵە وەناوێ بکرێ ڕاست هەمیشە دەوترا ناشەفافە ناڕوونە لە ڕاستیە یعنی من لەم ڕۆژانەیە جارێکی تر کە ئەم پرسانە هاتەکایەوە تۆزێک بەدوایە چووم و زیاتریش بەدوایە چم و لە ڕاستیە پێویستە کاتی تر ئەم پرسانە بە گیر و گاز بێنین لە ڕاستیە لە ڕابردوو زۆر جار لەبەر ئەوەی کە هەندێک شت لە چوارچێوەی قواری هەرێمی کوردستانە معالەجە بکرێت کە ئێستاش هەر ئەبێ وا بکەین لە زۆر شت بوراوین بەڵام ئێستا کە ئەبینین دەرەنجامی ئەم یعنی دەرهێنانی نەوت و غازی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان قازانجی لێ ناکە بەڵکو کۆمەڵک کۆمپانیا و کۆمەڵک شخص و کۆمەڵک یعنی کەسایەتی حزبی لێی سوودمەندە بۆیە پێویستە کات ئیتر بە دوای دەرەچەی ترا بگەڕین ئەم گرێبەستە بە شێوەیەکی خراپ کراوە بە شێوەیەکی زۆر خراپ کراوە و خۆشیان دوایی زانیان بە شێوەیەکی خراپ کراوە هەوڵیاندا چارەسەری بکەن بەڵام ئێستاش نەچوە بچێ ئەوەی کە من باسیەکەم دکتۆر تا شێرامی لە ژیاندا باشە
تا ئاشتێورامی لە ژیاندا بوو بۆ مەسەلەن چاوپۆشی لەو پرسانە کراوە خۆ پەیوەندی بە هەموو خەڵکێرەمی کوردستانەوە هەبووە. لە ڕاستیە ئەو کاتانش هەم یعنی من بەندە وەکو خۆم یعنی لەو کاتانش ڕخنەی زۆرمان هەبووە لە پرسی ئیدارەدانی نەوت و غازی هەرێمی کوردستان. یعنی من بیرمە لە 2013 کۆبوونەوەی کۆتایی 2013 وە بزەم سەرەت یا کۆتایی 2013 بوو یا سەرەتای 2014 کۆبوونەوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم کرا سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بەشدار بوون تایە و لەگەڵ بەرپرسانی کورد ئەو کاتە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێمی کوردستان. لەو کاتەش ئێمە بەڕاستی من خۆم باسی ئەوم کردووە کە بۆ هەر وڵاتێک ئەگەر هەڵە بێ بە تەنها پشت بە نەوت ببەستێ چکە ئەما بێتە هۆی تاکسە چاوەبوونی دارایی و دروستکردنی ینی کۆمەلگایەکی کرێخۆر بۆ ئێمە دوو جار ئەمە ناڕەوایە چونکە ئێمە دەرەچەمان لەسەر ئاوە نێودەوڵەتیەکان نییە وە لە ئەنجامی ئەمان کاتە بارمتەی دەوڵەتێکی دراوسێ و کە نێچیروان بارزانیش هاتە پەرلەمان من سەرۆکی پەرلەمان بووم کە ئەوان حکوومەتێکی کاربڕێکەر بوون ئەو کاتەش هەر باسی ئەمەمان کردووە کە نەوت و غاز لە سەرەتای سەدەی 20 کردینی بە یەخسیری جوغرافیایەکی دیاریکراو ئەبێ ئاگدار بین نەمان کاتە یەخسیری جوغرافیایەکی تر ئێستا یعنی ئەو کاتانش ڕخنەمان گرتووە بەڵام ئێستش نەچۆ بچێ ئەکرێت جارێکی تر پێداچوونەوە بەو گرێبەستانەیە بکرێەوە وەکو لەبەرەوەی وەکو باسم کرد ئەو گرێبەستە باتڵە و هەورامی سەڵاحەتی ئەوەی نەبووە کە ئەو گرێبەستە بکات بۆیە پێویستە کات پیاچوونەوەی بۆ کرد. دکتۆر کەمێک باز لە ڕەوشی یاسای عێراق بکەین. ڕەوشەکان دەم مەترسیدارە وەکو دەوترێ هەندێک دەڵێن عێراق دەوڵەتە گەر مانگ یەک دوو مانگ زەحمەتیە بێ هەر بە کەمێک ئاسانکاری لە هورمزدا کێشەکانی دەچێتەوە سەرپێی خۆی و دەتوانێت زاڵ بێ بەسەر کێشەکانیدا. دۆخی عێراقیش دۆخێکی ناسەقامگیری زۆر خراپە و ئەتوانم بڵێم عێراق بە قۆناغێکی ڕاگوزەرە تێ ئەپەڕێ و ئەم قۆناغی زۆر جیاوازە لە هەموو قۆناغەکانی پێشووتری دوای ڕوخانی ڕژێمی پێشوو چونکە لە بەردەم چەند استحقاقێکایە ئیجارێ کۆی ئەم ناوچەیە لە ناو جەنگایە و عێراق یان ئەوەتانێ پێویستە کات بە کەمترین زیان وەکو لە ماوەی ڕابردوو کردوێتی خۆی لە دەرەنجامەکانی ئەم جەنگە ببوێرێ و لەگەڵ دۆخی ناوچەکە بگونجێ و نەکەوێتە ناو چاوی ئەو یعنی گێژاوەی کە ئێستا لە کۆی ئەم ناوچەیە لە ئارایە یان ئەبێ ئاوا بکە خۆی لابدا لە کۆی ئەو کێشانی کە لە ناوچەکەیە هەیە یان نەکەوێتە ناو یعنی ناوکرۆکی ئەو باهۆزەی کە لە ناوچەکەیە هەیە. ئێستا عێراق لە بەردەم سێ ئاڵنگاری گەورەیە. ئاڵنگاری ئابووری کەەوە وەکو خۆت جەنابەت باست کرد بەشێکی پەیوەندی بە گرتنی گەروی هورموز و ینی ئەوەی کە بەشێکی زۆری نەوتەکەی ئێستا نافرۆشێ پەیوەندی بەوە هەیە ئەمە لایەکی لای دووەمی پەیوەندی بە تاکسە چاوەبوونی داهاتی عێراقیشەوە هەیە کە تەنها پشتی بە نەوت بەستووە و لای سێهەمیشی پەیوەندی بەوە هەیە کە بەدڵنیاییەوە لە ماوەی داهاتوو فشارەکانی ئەمریکا لەسەر عێراق گەورەترە بێ بۆ ینی پچڕینی پەیوەندی ئابووری لەگەڵ ئێران و لە هەمان کاتیشە پرسی چەکردنی گروپە چەکدارەکانی عێراق ئەمە لەلایەنی ئابووریەوە لە ئاڵنگاری ئەمنی عێراق لە ڕاستیە بۆ قۆناغی داهاتوو پرسی تەواوەتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دروست نەبوونی بۆشایی ئەمنیە لەو ڕۆوە و لە هەمان کاتیشە پرسی چەککردنی گروپە چەکدارەکانە کە ئەمەش ئاڵنگاریەکی گەوری ئەمنیە بۆ حکوومەتەکەی ئێستا و خۆتان نەزان لە سینۆی تر هێزەکانی ئەمریکا کشێنەوە پێویستە کات ئەو گروپە چەکدارانە چەک بکرێن. ئەمریکا ڕاستە لە عێراق کشێتەوە و ڕەنگە ینی لە ڕووی ئەمنیەوە گوشارێکی ئەوتۆی لەسەر عێراق نامێنێ بەڵام لە ڕووی ئابووریەوە ئەمریکا ئەتوانێت گوشاری گەورە لەم حکومڕانی ئێستا عێراق بکە. ئایا ئەمە چۆنە بێت ئەو ئاڵنگاریە ئاڵنگاری سێهەم هەر بە پەلە بۆت باسکەم تەواو نەبوونی کابینەکەی عەلی زەیدیە لە کاتی ئێستاە و ئەوەی کە چۆن ئەتوانڕێ کابینەکەی تەواو بکرێ ئەمەش ئاڵنگارێکی سیاسیە لە باشە. دکتۆر هەندێک با بڵێن لێرە لارێمی کوردستان دڵیان بەم تێکچوونی شیرازی عێراقە خۆشە. ئایا تێکچوونی عێراق بە خازان جێمێ لارێمی کوردستان یاخود نا پێچەوانەکەیەتی؟ بەدڵنیاییەوە ئەوە
ئێستا هەر ڕوون وازحە سەیری کە لەبەرەوەی کە عراق ناتوانێت نەود و فرۆشەیەوە ئێستا ئێمە ئەمڕۆ پێم وابێت دەی هەشتە بەڵێ ئەوە تا موچەی بەڵێ وانە دەی هەشتا بەڵێ دێ ئەگەر بەڵێ دێ بەڵێ دێ ئەوە تا موچەی مانگ بەڵێ ئەوە تا موچەی مانگی حەوت نەدراوە لە هەرێمی کوردستانی ئێوە وازحە کەواتە عراق گەر قەیرانی هەبێ بە دڵنیاییەوە قەیرانەکەی کاریگەری بەسەر هەرێمی کوردستانیش بەجێ هێڵێ و عراق گەر ڕوبەڕووی هەردووەخێکی ئەمنی ببێتەوە کۆی کە لە سەردەمی داعش ڕوویە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بەجێ هێڵێ کاریگەری لەسەر ناوچە جەناکۆکەکان بەجێ هێڵێ بۆیە ئەو بیرۆچوونە دەرکەوت دروست نییە عراق تووشی کێشە بێ ئەمە ئەتوانین خۆمان لەو کێشانە دەرباز بکەین بەو شێوەیە نییە کێشە لە عراق کێشە بۆ هەرێمی کوردستانی ژیانەتەکایەوە باشە دکتۆر لە کۆتاییدا گەر قسەکانمان کۆ بکەینەوە کورد چی بکە بە بڕایەوە لەم دۆخەدا هەرێمی کوردستان چی بکە ئێمە لە بەردەم مەترسیەکی ئەوەندە گەورە دانیانی هەندێک جار دەڵێن خوارە کەشمان لە دەست دەچێت کاگڕانکۆ زۆر وازەحە کە کورد دەبێت چی بکە زۆر وازەحە ئەگەر کەمترین هەستی بەرپرسیارەتی نیشتیمانی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە هەبێ ئێستا کاتی هێنانەکایی گۆڕانکاری ڕیشەیە لە هەرێمی کوردستان کاتی هێنانەکایی دەسەڵاتێکی نیشتیمانیە لە هەرێمی کوردستان کاتی هێنانەکایی ئابوووریەکی نیشتیمانیە لە هەرێمی کوردستان کاتی هێنانەکایی سیاسەتێکی نیشتیمانیە بۆ سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان من دژی کۆمپانیەکان نیم بە هیچ شێوەیەک دژی سەرمایە گوزاری نیم بەڵام کاتی ئەوەیە بەرژەوەندی گشتی بکرێتە پێش کۆمپانیا حیزبی و کۆمپانیا شخصیەکان لە هەرێمی کوردستان کاتی ئەوەیە کە دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە بەهێز بکەین ئابوووریەکی گەشە سندوو بێنینەکایەوە ژێرخانێکی ئابووری بەهێز دروست بکەین هێزێکی نیشتیمانی چەکداری بێلایەنی پیشەیی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە کە هەمووان بپارێزێ پارتی و یەکێتی لە یەک نەترسن لە ئەنجامی ئەو دابەشبوونەی هێزی چەکدار و هێز ئەمنیەکان لە هەرێمی کوردستان بەڵکو و هێزێکی نیشتیمانیمانە بێ کە هەمووان لە سایەیە هەست بە دڵنیایی بکەن کاتی ئەمەیە ئەگەر ئەمە بکەین بە دڵنیاییەوە پارێزراوە بین لە هەموو گۆڕانکاریانی کە لەم ناوچەیە هەیە و ئەگەر ئەمە نەکەین هەر باهۆزێک لەم ناوچەیە هەڵبکات بە دڵنیاییەوە ئەبینە سوتماکی ئەو کێشانی کە لە ناوچەکەیە هەیە و هەر ڕووداوێک ڕووبال لەوە ئەچێت ئەم قوارەیەشی کە ئێستا بەم شێوەیە هەیە وەکو لەگەڵ جەنابێت لە چەند بەرنامەیەکی تریش باسمان کرد ئەمە بەرهەمی 100 ساڵی خەباتی ئێمەیە ئەمە لە بەردەم مەترسیایەوە کەوتنە بەردەم مەترسی ئەم قوارەیە بۆ هەموو کورد زیانمەندە چونکە هەمویان ئومێدیان بەوە هەیە کە ئەم ئەزمونە زیاتر بەرەو پێشەوە بڕوە کە بەداخەوە کردمان بە ئەزمونێکی شکست خوارد و نەبوویە هۆی شانازیەکی نیشتیمانی بۆ هەر کوردێک لە هەر پارچە چوار پارچەکەی کوردستان و بەتایبەتی لە باشووری کوردستان سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەست خۆش بێ